کارکردن لە بەشی پۆلیس لە ئەمریکا بۆ ئەم کوڕە کووردە کە خەڵکی شاری سلێمانیە لە کوردستانی عێراق هەر تەنها دەستکەوتنی کارێک نەبووە، خەون و خەیاڵێکی لە پشتە دەستگەیشتن بە کۆمەکردنی کەسێک کە دەنگی بە هیچ کەسێ ناگات. بۆ ئەوەش کە بۆتە پۆلیس 4 ساڵ زانکۆشی خوێندووە. لە سوپای ئەمریکا بووم بۆ 4 ساڵ کە ئەوم تەواو کرد ویستم ئیشێک بدۆزمەوە وەکو هەموو ئیشی تر نەبێ، هەموو ڕۆژێ ڕۆژ بە ڕۆژ ئاینەن شت بکەیت بەیانیان هەڵستی بچی بۆ ئیش لە ئۆفیسیکە دانیشیت. حەزم ئیشی وانە بوو، حەزمە کرد کە هەموو ڕۆژێ هەستم بچم بۆ ئیش پێم خۆش بێ بچم بۆ ئیشی لاک نەبم، ویستم ئیشێک بدۆزمەوە بتوانم یارمەتیەکێ بم کە لە کاتێکا بێ یارمەتیەوێ بەس کەسی تر نییە بێت یارمەتی بات. ڕۆژانە لەم ماشێنەی پۆلیسدا زیاتر لە 100 میل لەناو ئەم شارە بچووکەدا لێ دەخورێت. نێو ئۆتۆمبیلەکەشی جگە لەو کۆمپیوتەری هەموو زانیاریەکی تێدایە، 2 کامێراشی تایە، ئەوە جگەلەوەی کامێرایەک بەردەوام لەگەڵ پۆلیسەکەدایە. با خۆی باس لەو شاهیدە بکات کە بەردەوام چاودێری کارەکانی یەکات. ئەو کامێرە بۆ زۆر شتە، بۆ ئەگەر یەکێ بگرین بڵێ ئەم پۆلیسە هەڵی کردووە لە منی یاوە ئەتوانن سەیری کامێرەکە بکەن بزانن چی بووە چی نەبووە. بۆ ئەوەی وەکو بەڕێوەبەرایەتیەک چالاک بیت پێویستت بە متمانەی خەڵکەیە. بەشێک لەو متمانە دروستکردنا بۆ گەیاندنی ئەوە پێویستت بە پەنجەرەیەکە. ئەو پەنجەرەیەش ئەو کامێرایە کە بە جەستەی پۆلیسەکەوەیە. هەموو شتێک دەبینین کە لەو شوێنە چی ڕوویداوە. لە هەر کوێ یاسا هەبوو جێبەجێکردنیشی ئەرکە بەسەر هەموو تاشێکی کۆمەلگادا. ئیدی کەس لە ئاستی یاسا بەرزتر نییە. من سەرپێچیەکە بینم سارەکە وەستێنم ئەچم بۆ سارەکە قسە ئەوواکەم کە سارە لێ خۆ نازانم کێ لەوانەیە مێری ئەم شارە بێ لەوانەیە پارێزەر بێت نازانم، بەس هەچ کەسێک بێت هەمووی وەکو یەک وایە، کەس لە یەکی بەرز نییە. خەیاڵی من کە لە کوردستانی عێراق ژیاوم هەر ئەوەی تایە. زۆر جار کەسێک کە دەکەوێتە بەرشاڵاوی پۆلیس هەموو بەشدارە بن لە لێدانی. لە ئەمریکاش ڕووداوی لەو چەشنە زۆرن. با بزانین ڕێساو یاسای پۆلیس لە ئەمریکا ڕێگە بۆ دەدات؟ کە یەکێک ئەگرین ئەبێ وەکو وایە برا و خۆشکە وەکو خزم بێت، نابێ ژنێ وشتی پێبێ، جاری وایە بێ دڵێ بەرزکەیت ئەگەر یەکەیە بە قسە نەکات یان هەڵی گەورەکات، جاری وا دڵە بەرزەکەی، بەس بۆمان نییە جنێ وشت بێن. هەموو سارەکەمان و لەشمان کامێرەی پێوەیە، ئەگەر ئەو هەڵانە بکەیت دوای کێشە بۆ دروستە بێ بۆ پۆلیس. ئەگەر یەکەیە عەزەتی تۆ بە تۆ بۆت هەیە دفەندی خۆت بکەیت، بەس لۆ زۆرتر ناتوانێت بکەیت. چەند کاتژمێرێک لە نێو ئۆتۆمبیلی پۆلیس بەسەرهاتەکان و جارجارەش پێکەنین. هەر کات لە دوای هەر ماشێنەکەەوە بواە خۆمم بیر دەهاتەوە کە چەند ناخۆشە سیارەی پۆلیس لە دواتەوە بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ڕۆکینهام کاونتی، ڤێرجینیا.